دکتۆر علی میرانی مامۆستای زانکۆ شارەزای کاروباری سووریا لە دهۆکەوە لەگەڵمانە. دکتۆر علی سپاس کە لەگەڵ کوردستان 24 بەخێر بێت. دکتۆر شاف باش تو بخێراتی دەستپێکێدا خەزا لێبورینێت کە ئەس باوەرم هەنێکی تاخیرکەم تاخیراتینە ژەم جەنابێتە لێ مامۆستایان زانکۆی شروڤەکارên سیاسی هەمیشە دلێوان مەزنن سەبر و تەحملاوان زۆرە. دکتۆر دەربارەیە ئەف گۆڕانکاریان کۆ لە ناوچەیە ڕۆ دەدەن بەگەڕا سووریا ji بۆ ناوە کۆمکارە عەرەبی نرخاندنا te çawa wê dawî hatina kêşa û pirizgirîka bîtin di nava Sûriyeyê de? سپاس شتره باره دو بۆچوون هەنە بۆچوونەکەیە تشتێکی شەکلیە چینگە ئەمە بەری 12 ساڵە حتانا ئەوێ کۆمکارە عەرەبی نکاریە گلاسێکی شیر بۆ ژوان زارۆکێ سووریرە و هەندێکی دیت بژین نا ئەvە دەستپێکە و ئیرۆ بتنێ ئەمریکا ڕژێمە سووری قبول ناکە يعني عربا و تركا و هەلبەت ئەیران بەریانە هاو ڕۆسیا و سینی یعنی یەک ئاستەنگ مایە و ڕژێم vegere حالا خۆیان نۆرمالە بەرێ لێ ئەزت بینم هەردووژی حتا ڕادەیەکی ڕاستن یعنی کۆمکارە عەرەبی هەر داویەدا تشتێکی شەکلیە لێ نفس الوقت جی بەرێ ڕژێم vegeriye بەرێ ئەگەر سووریدا نەسەر دەستە لێ خوایە دۆروبەر یعنی ji dervanê heta radeyekî baş serdest bûye. باشە دکتۆر وڵاتانی کۆمکاری عەرەبی بە پەسەندکردنی گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عەرەبی چیان دەوێت ئەیانەوێت چ گۆڕانکاریەک لە سووریا بە تایبەتی بەرژەوەندیەکانی خۆیان لە ناوچەکەدا ڕوو بدات؟ من بەرێ خۆداوان ئەو هەندێک لێدانیوە ئەوە دگوت یعنی ئیرۆ لیبیا خراب بووە سۆدان وا خراب بێ سووری خراب بووە ئەو پەنابەرێ سووری بوونە ئاریشەش بوونە ترکاش بوونە ئوردنش بوونە عێراقی هەرێمش بوونە لبنانێ یعنی هەلبەت یعنی نکارین و سەرۆکی ڕژێمە بێخن هەلبەت ئەم پێویستن و ئەم سلحەکی گەل بکەن ئەو پەنابەرە vegeren ئەو کەسên بیانی ئەو چەکدارên بیانیش دەرڤای کو ڕژێمێ سوزدایە وا درێخێ حەوجەنەکە هەرچەند ڕۆژە ئیسرائیل وان دەڤەرە بۆمبە بکە یعنی ئەواژی هەندێک هێجەت و بەهانەی خۆ هەنە کو چێترە ئەم دانپێدانێ بکە چێترە بکەوە ئیکجاری بکەوە بن کارتێکردنە ئەیرانێدا ئانیا ڕۆسیادا یعنی مە بوێ نەوێ کو سووری دەولەتێکی جیرانێوێ هەموو دەولەتی عەرەبی نە پێویستە مرۆڤ ژوێ حالەتێ دەرباس ببە حالەتە ئەنکارێک و دانپێدانێ بێ بکە. باشە دکتۆر ئەگەرم بینە سەر چارەنویسێ کوردان divê navçeyê da divan gorankariyan da rolê Kurdan wê çawa bîtin Kurd wê bibin qurbanî careka din yan jî wê Emerîka wan biparêzin. ئەمریکا بریارە خۆدا کفشە بریارە یا قەیسەر ئەوان و سزایên ئابۆری دانی سەر ڕژێم و احتیمالە حتا 2030 tiştekî jî bimînin eger reş bimîne wisa deverên Kurda cudakirine yanî Kurd li bin sîpera dest Emerîkada baştir e lê helbet eger rejêm xurt bibe û dewletê Erebî îtirafê pê bikin û sibehî Türk jî silhêl gel bikin û îtifaqîya Adanaya 1928 careka dî bê aktif kirin metirsiyeke yanî dîtir ew tişta rejêmê bixwazib serê Kurda bîne eşkere yanî dewletên Erebî û eger Türk o hemî bine dest yani tiştekî xirabe ji bûna Kure hêzbûna rejêmê metirsiya li ser rewşa Kurdan ev goman têdanîne. باشە دکتۆر لە کاتێکدا کە ئەمریکا سەرقاڵی شەڕی رووسیا ئۆکرانیا لەلایەکەوە جموجۆڵی وڵاتانی عەرەبی ناوچەکە و لێک نزیک بوونەوەیان تا ڕادەیەک ئێستا دەبینرێت وەمە گۆڕانکاری گەورەی دروست کردووە. ئەمریکا لەبارەی ئەم بابەتەی پێوەست بە سووریاوە و گوتوویەتی کە ئەسەد و حکوومەتەکەی شایانی ئەوە نین کە بگەڕێنەوە بۆ نێو کۆمکاری عەرەبی دەگوترێت ئەمە مەترسی بۆ سەربوونی سەربازانی ئەمریکی لە وڵاتە دروست دەکات. ئایا ڕۆڵی ئەمریکا تا ئەو ڕادەیە لاواز بووە کە نەتوانێت ئیرادەی خۆی بەو شێوازە لە سووریا جێبەجێ بکات یاوەکو پێشووتر هەی بێت؟ ئەمریکا بەری چەند ڕۆژە بەری چەند سەعەتا تشتێکی پڕ گرنگ کرد نەو مەجلس نوابێەوە تشتێکی نو ئەو ڕژێمە نای قبولکردن و ئەعمارژی ینی ئاواکردنە سووریژی حتا ڕژێمە هەبە نایکردن tenê maya Kongres û Serokê Amerîka jî emza bike yanî biryarekî gelekî tundtire ji ya Qeyseriya beriya neha
امریکا اگه امریکا ناهل آواکرنا سوریه چه به و رژیم حتی آواکرنا سوریه نه یعنی وان روجا دا هم برای $100 نزدیکی میلیون لیره سوری بونه یعنی لیره سوری مریه سوری اصلا رژیم سوریه تحکم يعني كنترول سوريا ناك يعني عسكري ميليشيات ايراني هنا روس هنا يعني قال لك هنا ادبجم امريكا قد وقت في رژیم قبول ناك وحتى امريكا قبول ناك اب رژیم سردست ناب يعني كن نكار وقت بري 2011 وغيره باشه دكتور دبیجن کو عربان لهفاتنا سیاسی کر بریا کو ولاتیان به تمامی تیک بچیتن ایتر سوریا و گرانده ناو مالاخویا مزن وته و گره امی به هفرا سیاست بکن ده همان دم داده بجن نزیک کو عرب و ترک جی لهفاتنا سیاسی بکن لهش تا کردان لهفاتنا سیاسی نکریه کواتا چاره نویس کردان و چا بیتن دناو براوان لهفاتنا سیاسی ترکا و عربا کرد و بری خوب کدا بدن کنگی ویلی هفاتنه که سیاسی یا کردی درست ببید مخابن اواب تراجیدیاها و جهتی دیروکا کردا خوانده به هبری ناوی کردره سردمی مرگه کردا جیوها بو سردمی یکمین پارتیا کردی 1908 دو بنا مالا اتفاق نکرد یعنی اف تراجیدیا همشه خلاص نه به دنیا همو وی ناکوکی خواکی متکش نو ام دو پارچه کردستان سر سنوره که معبر یعنی درگه که هری بخیر کو ناکوکی تعداد شد بن افا کرو جونسان راندل اپرتوک یک چکره بگو خویای کروموسونات کردا ده تشتك هيا كردا قبولنا كمقابل أدنى الفي قوتنا ما هل بد ملاتي ما قال ما خول برنا خوشي ما استرقرتنا لمقابل تشتي وصار بدا قام يدو هز قوافي چرخي أفي انترنت في دنيا أفي شورشات تكنولوجي كوهش هندك كردا اخسيري و ايديولوژيا خويا برتنگن مقابل وهزار جرا مقابل بەڵێ دکتۆر علی گەڕانەوەی سووریا بۆ نێو کۆمکاری عربی هاوکاتە لەگەڵ هەوڵەکانی دمشق بۆ ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا کارەلایەکەوە ئەو پاڵپشتیکاری سەرەکی گروپە چەکدارەکانی دژیە سەدیش بووە لەلایەکی دیکەشەوە ئەمریکا هەیە پاڵپشتی بەشێک لەو گروپانە دەکات وەکو کوردەکان ئەمە چۆن دەبینن چۆن خوێنەوەی بۆ دەکرێت داهاتوویان پرسە بەکوێ دەکات قلت يعني إيرو فيصل مقداد وزير الجدار سوريا قلت شواد بين وجرا سوري بكم كارا جواك يكي أفيندار الأفينيا خو وجرا يعني كو بجبونا وججنو دواتا يعني كو وجرا بشتي 12 سالة وحقا كشتن وحقا خوين و سروك الرجيم يجي إبرينتا ودولة عربية مقود أما بترجع دا هلوست السعودية برام بري ليبيا وحوسيا وكو نكارين وير صافي كتخوازن كو مشاكل خلقل يعني طبعا أمريكا فيتشتي قبولناك يعني تنه أستنج و بروبلما دريه رجيم دايما يفجر وك أو رجيما بري هلوست أمريكا أنا أجا إيروجي أمريكا بيج من بلا وك خاب من باور كي أب رجيما يفجر وك بريه لأمريكا قبولنا كمكار عربي روسيا الصين كي جيبه نكار جاركا دي وگرين وكبري يعني نما كواتا دكتور يعني رژیم ناوگرتا رژیم بري 11-12 سالان بري 2011 كو همي سنور دست خدا بيت همون ده سالات دست ويدا بيتن تشتكي وها نابيتن لا او نمايا ما هايرو او قاعده حميمين يا روسي انجي او ميليشيا فاطميون ونجبا ويدي اگه دسته خوش رژیم بردن 2012 13 و اپوزيسيوني هما چنما بو بايتخت سوريا بستينن يعني رژیم او قوات وبري وكو خلكي بكر واشكنجه بك او هيزه نمايا ابتني و روسيا بشتاوي قرت نشت بهرف حزب الله نشتاو بكفه ايران نشت بكفه افقرا عربي بتر تشتكي رمزيه سمبلتيكي نيكو كو تشتكي قوته و فقرته و جاركري صاروخ وطياره و بيت ايريشنا او تشتا نمايا ودنيا قهوري يعني عربي بيجي عقارب الساعه يعني او تشتين ساعات كو دمجميري شوفا فناجر او تشتا شينابه زۆر باشە دکتۆر دەست خۆش بەڕێز دکتۆر علی میرانی مامۆستای زانکۆ و شارەزای کاروباری سووریا زۆر سپاس لە دهۆکەوە لەگەڵ کوردستان شەبەتە خۆش بیت دکتۆر هەر بژیت